ئەم دیمەنانە دیمەنی سەربازگەیەک نین، بەڵکو شارۆچکەی جززیرەی باکووری کوردستانە کە لە ئێستادا بۆتە سەنتەری پێکدادانی نێوانی ئەزەمنیەکان و لایەنگرانی پەکەکە. بەپێی وێنەوە دیمەنەکانی شارۆچکەکە تا دێت هێز ئەمنیەکان و سوپای تورکیا گەمارە و زیاتر دەخەنە سەر شارۆچکەی جززیرە و لە ئۆپراسیۆنەکانیاندا تۆپ و تانک کاردێنن. ئەوەش وای کردووە لە ئێستادا زۆرترین شەڕ و ڕوبەڕووبوونەوەی تون لەو شارۆچکەی ڕووبدات و بێتە چەقی شەڕ و پێکدادانەکان. هاوکات لەبارەی ئۆپراسیۆنەکانی سوپای وڵاتەکەی لە شارەکانی باکووری کوردستان ئەحمەد داود ئۆکلۆ سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەیاند ئۆپراسیۆنی هێزە لە دژی گەریلەکانی پایەکە بەردەوام دەبن تا هەموو شوێنەکان وەک خۆی دەڵێت لە تیرۆریستان پاک دەکەنەوە. ulaşmamız gereken hedeflerle tayin ediyoruz. ئێمە سوورین لەسەر ئۆپراسیۆنەکانمان تا بە ئامانجەکانی خۆمان دەگەین. شەڕی ئێمە لە دژی تیرۆرە تا ئەو پەڕی یەکلاییکردنەوە بەردەوام دەبێت هەتا هەموو شاخەکان و شارەکان پاک دەکرێتەوە لە بکوژان. ئاژانسی ڕۆیتەرز دەڵێت پێکدادانەکانی چەند ڕۆژی ڕابردوو ناوچەی سووری ئامەد و شارۆچکەی جززیرە و سلۆپی یەکێک بۆ لە خوێناویترین هەفتەکانی باکووری کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا کە لە مانگی تەمووسی ئەم ساڵەوە دەستی پێکردوێتەوە. بەپێی ئامارەکان لە ڕوبەڕووبوونەوەکاندا زیاتر لە 30 کەس لە هێزەمنیەکان کوژراون و نزیکەی 15 وڵاتی مەدەنیش کوژراون. هاوکات خێزانی هەوڵاتیانش داوا لە حکومەتی تورکیا دەکەن تەرمی ڕۆڵەکانیان بداتەوە کە لە ژێر قەدەغی هاتوچۆدان. بەپێی وتەی بەشێک لە وڵاتانی باکووری کوردستانیش لە ئێستادا زیاتر لە 60 تەرمی هەوڵاتیانی مەدەنی کە بۆی ڕوبەڕووبوونەوەکانەوە کوژراون لە ژێر دەستی هێزە ئەمنیەکاندان و تەرمەکانیان تەسلیم ناکەنەوە کە ژن و منداڵیان تێدایە. ئیرۆ 6 جەنازە زێدەتر ji Sûrê, Silopyayê, Cizîrê û Şirnexê da laşê dayîk, bav, ciwan û zarokê Kurda hene. Bila ji gavgê zûtir van laşa teslîmê xwediyê wan bike û her malbas jî wê êşa xwe di singê xwe da civaka xwe ra û gelê xwe ra parva bike û şehîdê xwe jî defin bikin. لە ئێستادا شارۆچکەی جززیرە زۆرترین ڕوبەڕووبوونەوەکانی تێدا ڕوودەدات کە دەکەوێتە سنووری نێوان سووری عێراق و بەهۆی ڕوبەڕووبوونەوەکانیشەوە زۆربەی دانیشتوانەکەی شارۆچکەکان بەجێهێشت و ئاوارەی شوێنەکانی دیکە بوون. لە هەمان کاتدا حکومەتی تورکیا سووربوونی خۆی بۆ بەردەوامی ئۆپراسیۆنەکان ڕاگەیاندووە و لە بەرامبەریشدا وڵاتانی باکووری کوردستان شەڕ و پێکدادان ڕەت دەکەنەوە و داوای ئاشتی و پێکەوەژیان دەکەن. بەڵام نازانرێت تاکەی ئۆپراسیۆنەکان بەردەوام دەبن کە وڵاتانی مەدەنی قوربانی یەکەمی ئەو شەڕن. محەممەد نەجیب NRT